ئەم جارە ڕووەکەینە ستودیۆی NRT2 بۆ بەرنامەی خۆشترین تەنگ لەگەڵ میوزیکزانەکانە یاخود لەگەڵ گروپی موسیقایە ئێمە قساکەین ئەوان ئەدوێنین با بزانین ئاستی بەرنامەکە و ئاستی بەشداربووەکان لای ئەمان چییە و کێشەکانی ئەم هاوڕێ خۆشایستانەمان لەم بەرنامەیە چییە لەگەڵمان نابن. زۆر باشێ ئێمە مۆسیقەکان لەگەڵ بەشداربووەکانە ئەتوان بڕم بەڕادەیەکی وات زیاتر لە مامۆستاکانی خۆیان ئێمە بە حکمی کە یعنی لەم ئیشی مۆسیقەکە ئاگەین ئەندازاری دەنگ لە ڕووی ئەوە زۆر کێشەمانێ لە ڕووی دەنگەوە زۆر کێشەمانێ ئەسەکەی و بەشداروانی کە لێرن ئامادەن شایستی ئەوەن مەسەرن کە زۆر جا خەڵک مەسەجیان بۆ ئەبنە و نەرمەند مەبەستنەوەیە کۆمەڵێکی زۆریان بەڵێ چاوەڕێیان لێکرێت بەداخۆ دووسێکی کایان زۆر باش بوون لە کرمانجەکان مامۆستاکان خۆیان نەبژاردوون ئەمانە ئەمێنەوە لە مەجای فەنیایان ئەوە تا دوای ئەم بەرنامەیە کۆتایی پێن چونکە زۆر ئێمە بینیمانە حتا تەنانەت لە بەرنامە عەرەبیەکانە کە لەم جۆرە بەرنامانەیە ئەو هونەرمەندی کە دەرەکەی خەڵاتی یەکەم وەرەگرێت سەرەکەی دوای فترێک نامێنێت ئەو چوار پێنجەیەکە لای من باشن هەستەکەم بەردەوامە بن لەگەڵ لە سەرکارەکە هەندێک لە بەشداربووەکان سێ چوار گۆرانیان ئامادە کردووە و پێویستیان بە مامۆستاکەیە گۆرانێکە هەڵبژێرێت بەڵام مامۆستاکە لێرە نییە گەورەترین موشکیلەیە هەم بۆ بەشداربووەکەی کە گۆرانی ئەڵێ هەم بۆ ئێمەش و لە هەمان کاتە بەشداربوو بە تەواوی پێویستی بە مامۆستاکەیەتی کە هاوکاری بکە لەو کاتێک کە گۆرانەکەی ئەڵێت چەندێک هەستەکەی بەرنامی خۆشترین دەنگ چۆتە ناو خەڵکەوە ینی مەسەن خەڵکێک هەمی ئەوەیەتی بیبینێت تا ڕادێکی زۆر پێم وایە چۆتە ناو خەڵکەوە تا ڕادێکی زۆر باش و هەستەکەم سەرکەوتووە بەڕاستی ئەمە هەنگایەکی لەوە چێت تا ڕادەیەک تازە بێ بۆ ئێمە بەس دڵنیام زۆر بەرەو پێشترە ڕات کە عەزفی کلارنێتەکە تەکەی پێشەوەی کە ئەو کەسە بڵین بە سۆڵەت و ئەڕۆیتوانە گۆرانی ئەو پێشەوەی کە کەسەکە گۆرانی بڵێت خەڵک چەپڵە بۆ تۆلیات هەستی پێ کردووە زۆر ئەم ڕۆحێتە چییە مەسەن لە بینی ئالەتێک و گوێگرە ئەم ڕۆحێتە ئیتر خۆم کە سەڵۆیەک عەزفەکەم حەزەکەم بە ڕۆحێت لی بم خۆم ئەتوانم بەبێ ڕۆحێت عەزفی بکەم بەڵام وا باشترە بە ڕۆحێت عەزفیکەی بۆی بینەر زیاتر حەزی بستە ئەم مۆسیقاکە و وا بڵێن گۆرانیەکەم هەستەکەی دەموچایشت عینەشت عەزفەکە ڕاست دەکەیت تەبعەن شکلیشت ئەگۆڕێت لەگەڵ عەزفکردنەکە دەموچاویشت دەگۆڕێت و لەگەڵ ڕۆحێتەکە زیاتر تقریبا یعنی خۆی ئێستا بڵێ كلاسيكا يعني فرنسية بەڵام ئیتر بۆ شەقیش بەکارە هێنرێت هەمووی کردنەکەی ئەوە ئیتر تۆنەکانیش بەبێ پەنجەکە یعنی ئەگۆڕێت طبعا نۆتەی هەر هەیە بەڵێ لەسەر نۆتە خۆی لەم کلارنێتە ئەمە کلارنەتی شەرقیە فەرقی هەیە لەگە کلارنەتی کلاسیک ئەمە دوێیەکە ئەوەیە ئەمە بۆسی گومان بێگومان هەڵە لە هەموو بەرنامەیەکە بێت هەموو بەرنامەیەک سەرەتاکە هەڵە ئەبێت کەم و کوڕی ئەبێت بەڵام ئیتر گرنگە بێ شتەکە خەڵک زۆر تەماشایەکات و بینێرێکی زۆری هەیە ئیتر سەبر شتەکان باشە بێت ئینشاڵڵا
هەڵەکانیش کەمتر ئەبێتەوە بۆ نمونە هەڵەی دەنگ و ئەم شتانە بەڕاستی کێشەی هەیە لەگەڵ بەشداربووەکان هاچوانە مەسەن ئەو هاوڕێتی دروست بۆ و گروپێک ئێوە کار بکەن بێکەوە طبعا بێگومان لە هەڵەکانی ئەوان ئێوە زۆر جار ماندوو بن و بێتاقەت طبعا تۆزێک ماندوو ئەبین وەڵامی تر کە شتێکی باش پێشکەشەکەین مادووبوونەکەمان بیرەسێتەوە دوا ڕۆژگان چۆنیت باشی حاڵەت سەحەتت هەم وەکو نەرمەندێک هەم وەکو ئەم جارە پێشکەشکارێک چۆن بوو ئەم بەرنامێت هەڵبژات کە لەوانەیە کەم جار بێتەوە بەرنامێک پێشکەشوانە چۆن بوو حەزت کە بەرنامەی خۆشین تەم بکەی هە لەبەری کە بواری میوزیک و گۆرانیە سەرەتا بە خێراتتان دەکەم لە ڕاستیدا خۆی ئیشەکە هەر هوەریە با بڵێن بەڵام لەسەر داواکاری چەند خۆشەویستێک بوو کە لە کەناڵی نارتی دوو داوایان لێ کردو منیش بە شانازیەوە بەڕاستی بۆنە چیتە مەسەن لەگەر با بڵێن یارمەتی چەند گەنجێک بدەیت کە تۆ لە پێشتر تەجروبەتەوە وەکو گۆرانی بێژێک و لە هەمان کاتیشدا وەکو پێشکەشکارێک ئەتوانی لەگەڵ یانبی هەم ئەوانیش بە تەزەوقێکی زۆر جوانەوە سەیری بەرنمەکە کەم بەرنمەیەک ئەوم بەرنمەیەش بەڕاستی وەکو ئاشکرایە لە وڵاتانی تریشەیە بەرنمەیەکە ئەتوانم بڵێم پێشکەوتنێکی تەواوی هەیە تر بۆیە من بە شانازیەوە بەرنامەیە مەڕوشە نای ئامێرەکان نازانین ئێستا من ئەمە ببینم باشە ئەڵم جیتارە یەکێکتر ئەڵێ عودا تۆ پێش هەموو شتێک ئامریکا و تعریفکە بۆ بینەران طبعا سەرچاو بەخێر بن ئەم ئامێرە گیتار باز گیتاری پێڵێن مساعدی کۆردات لەگەڵ درامز پڕکردنەوەی گروپەکانە طبعا ئەمە ئەساسیە ئەم ئالەتە هەبێت لە گروپەکە طبعا بە گوێچێتە دەنگی خۆشیێت پێویستە هەبێ و ئامێرە و حەزەکەم زۆر کەس فێری ئالەتە بێم ئالەتە یەکێکە لە ئاساسین ئالەت لە گروپە مۆزیکەکانە باز گیتار پێڵەن کوردی خۆم پێڵە بوم نییە ڕۆژان بە منیاوتەوە ئەمانە چیە بومبومە لێیت ئەڵم بوم نییە من پێڵم باز گیتار پەیوەندی بەشداربووەکان لەگەڵ ئێوەیە باشە پەیوەندی گۆرانی باشە هەستەکەم بەشداربووانە ئێستا ئەتوانن لەگەڵ فرقەیەکی مۆسیقەیە گۆرانی بڵێن طبعا ئەمە بۆ وەکو قوتابخانێکی بچکۆلی لاتووە وای لاتووە خەڵک فێری ڕیتم بێت فێری تۆنی مۆسیقا بێت فێری بەرنامەیە بڵێ زۆر تەئسیری هەیە سەهیوا هەیە ڕیتمی نازانین چی یعنی تیمپۆ ئیقاع نێزانین چییە باڵێن دوو لەسەر چوارێک هەڵەیە فێر بووە کە ئیقاع چۆن داخڵ بێ گۆرانەکە چۆن گوێرە مۆسیقا بگرێت کەی تەسلیمی گوانی بێژ کە گوانی ئەڵێت و زۆر کاریگەری هەیە لەسەری کە ئەگەر دەریشتێت لەم بەرنامەیە لە دەرکرێت لە بەرنامەکە توانێت گوانی تۆمارکات بۆ چکۆ فێری شتێک بووە هەموو گوان بێژانی خۆشمان لە بیدایەتەوە یعنی ڕێزمێ ینی کەس نەیخێنەوە بڵێ من گۆرانیم تەواو کردووە هەموو شتێکی وەکتۆ لە ئەساسەوە ئێستا مە دەوریکی هەیە طبعا ئەتوان پێیان بڵێ گۆرانی بێژ چکە کارەکە ئێمە کارێکی کۆییە کارێکی جەماعیە لە ڕاستیە ئەگەر هەڵەیەکی بچووک هەبێ ئەگەر کێشەیەک هەبێت هەر لە ڕووی دەنگەوە هەم لە ڕووی ئامادەکردنی مامۆستاکان بۆ تەلەبەکانیان لە ڕووی موزیسیانەکانەوە تاسیرەکاتە سەر شێوازی بەڕێوەچوونی بەرنامەکە لە ڕاستیە هیچ بەرنامە پرۆگرامێک نییە بێ هەڵا بێ کەم و کوڕی بەبێ سترێس بەڵام ئەوەی کە جێی وتنەکە بوترێت ئەم بەرنامەیە هیلاکێکی زۆر بە موزیسیانەکانەوە دیارە بەڕاستی موزیسیانەکان هیلاکە بن جاری وا هەیە گۆرانی بێژە یێتە سەر ستەیج یێتە سەر شانۆ خۆی سترەیسە بەڕاستی چەند ساڵیشە گۆرانی ئەڵێت و ناویشە و دیاریشە و سێرەکەی ئەو ئاماژە بۆ ئاگات کە ئێمە تەمرینێکی کەمان هەبووە لە ڕاستی ئەمە وانیە بەڕاستی هونەر هەستێکی زۆر زاتیە هەستێکی زۆر شەخسیە بەردەوامی پەیوەندی هەیە بە خودی ئەو ئینسانە خۆیەوە لە ڕاستیە چکە هەمومان لەم وڵاتە بەر هەموو ئەو حاڵەتە ناخۆشانە کەوتوین کە چەنەها جار لە هونەر دوورکەوینەوە لەبەرەوەی کە
سیستەم پشتێکی گەورەی تۆ نییە لە ڕاستیە ئەگەر ئەو گۆرانی بێژەش کە دوورکەوێتەوە من ئەگەڕێنمە بۆی کە پشتێکی وای نەبێ بۆی کە بەردەوامی بە هونەرەکەی بە بەڵام وەکوتم هونەر زۆر شخصیە زۆر شتێکی زاتیە هیوادارم دوور نەکەونەوە ئەوەی کە لەم پرۆگرامە دەرناچێت چکە هەمان دەنگی زۆر باش و تام و چێژی زۆر خۆش و جیاوازن وەکو کاکاریان وتی هیوادارین بەشداربەکان دوور نەکەونەوە کاتێک کە ئەم بەرنامەیە کۆتایی هات بەردەوام بن لە کاری هونەری خۆیان ئێوەش دوور مەکەونەوە دوای ناوەڕێک ئەگەڕێنەوە بۆلاتان لەگەڵمان نابن.